ئێوارتان باش خۆشەویستان ئەمڕۆ ڕۆژێکی ترە لە پرۆڤەی بەهرەمەندەکان ئەمڕۆ بەهرەمەندەکانی دەڤەری بادینان لێرن و پرۆڤە ئەکەن لەگەڵ مامۆستا ئاریۆس ماوەیەکە لە پەیوەندیدان گۆرانی هەڵەبژێرن گروپەکان جیا ئەکەنەوە ئەمڕۆژ ڕۆژی پرۆڤەیە بزانین چی ئەکەن ئەیان بینین قسەیان لەگەڵەکەی فەرمووی ڕۆڵەکانمان زۆر باش بەڕێوە دەچوو لە ماڵ بەتەنیا پرۆڤەمان دەکرد و گوێ لە گۆرانی گوتن زۆر گوێمان لێ بوو پرۆڤە لەسەر ئەو گۆرانیان ئەوەی بوومان هەڵبژاردووە پرۆڤەمان لەسەر دەکرد زۆر باش بوو. زۆر باشە ئەم ماوەیە جۆ لە گۆرانی چۆن نەگرت کە پرۆڤە لەگەڵ ئەکردن پتر ئەو گۆرانیای فلکلۆر و ئەو گۆرانیای لۆرمان هەڵبژاردووە پتر پرۆڤەمان لەسەر ئەو گۆرانیە دەکرد چونکە ئەو گۆرانیە لۆمان دەبێژینەوە لە قوناغی دوام بۆیان هەڵبژاردبوون کە بە گروپ بێڵین لەگەڵ ڕەفیقەکانت ئەم ماوەیە بەتەنیا پرۆڤە دەکرد یاخود لەگەڵ ڕەفیقەکانت وەڵڵا بەتەنیا ئەم پرۆڤە دەکرد لەگەڵ سازی خۆم بەتەنیا سترێسی قەلەقی خودێ نا سترێس نینم نا چەند کەس هەن لە گروپەکەیتەوە گروپی من حەفت کەسن خەمی ئەوت نییە لە حەوت کەس یەک کەس دەرەچێت لەوانەیە دوو خودێ نزانم خاتانەکە چی دیار نینە بەس بۆ وایە گوتی دیک دەردەشتن وەیەکە دیجی چانس داینێ هێجا خودش لێتن هێجا خودی نەفوادا ئەس بمانێکە دیویتن فارخانینەکی بیدرستە وەڵەکەمان چی بوو؟ هەموو مرتاحن وایە دوای کەس گلەی ناکە تۆڵە نزمە شتێک دەنگتان تۆزە بکەنەوە پرۆڤەیە باشە؟ دەنگ بکەنەوە سێ چوار کە منافەسەکە بەقوتە ئەوێ شەرم نەکەن گرنگترین پۆینت لێرەوەی کە شەرم نەکەیت
خاڵێک هەیە زۆر گرنگە بێ بزانن بەیانی پرۆڤاکن لەگەڵ گروپی موزیک لەگەڵ مامۆستا سەید ئەحمەد ڕەوانزی گروپی موزیکەکە کەس نابێ بۆستێ ئاگال لێبێ ینی کە یەکەم کەس گۆرانی ئەڵێ دووەم کەس لە دوای ئەو یەکسەر هیچ موسیقایەک لە بیندا نییە ئەبێ ئاگاتان لەوە بێ هەر کەسێک دواکەوت پونکتی لێشکێ ئەبێ ئاگادار بن سروشتی بەرنمەکەش بۆ هەموو گروپەکانم شێ کردوێتەوە تەبعەتی بەرنمەکە وایە دەزانن لە ئاخیر دەبێت دوو کەس بێنێتەوە ئێوە لە 1050 کەس ماونەتەوە سەر 90 کەس کەواتە هەمووتان باشن دەنگتان باشە لەوەش یەکەم نەبن دەتوانن خەریکی گۆرانی بن گۆرانی دروستکەن ئێمەش چیمان پێپری هاوکاریتانەکەین باشە هەر کەسێک لە ئێوە گروپەکە سەرکەوت هیوادارم هەمووتان ببنە مشجعی ئەو هاوڕێتان هەتا فێناڵکە ئەڕوە سۆشیل هەمووتانەکەم گۆرانی زۆر باشتان ئامادەکردە گۆرانێکی زۆر باشە و مەجای ئەدای زۆرە لە یەک کۆپلەیەتوها چۆبرە شامی ژیانی تۆ بزانام شتێکی ترێڵێ خەڵەتڵێ چابرەشا من ژیانێ ژانێ ژانێ نییە ئاگدار بە ژیانێ باش ئەوە خەڵەت نەکەی چکە زۆر ئەساس شیرینه وی به خودانه سرکاته بو چیوالای مشکاته بو چی قطیایه زرکاته بو چیوالای مشکاته بو چی قطیایه بریوانه مال ویرانه شیرینه وی به خدانه بریوانه مال ویرانه شیرینه وی به خدانه گروپەکەیە بەڕای تۆ کێیەکەم گروپەکەی خۆت حوت کەسەکە نازانم یعنی هەمی دەنگ خۆشن و هەمیژی ستێرن منیش بینیم هەمووی دەنگ خۆش هەموو ڕەخی بادینە نەکو ماتحێت خۆتکەین بەس بۆ هەمیت خۆشە مەتحە نەکردی هێشتا نە مەتحانینە بەس بۆ هەمی دەنگیان خۆشە ئەزانی منیش عینە شت بە ڕەفیقەکانم وت کە باسی بەرنامەم کردوتم دەڤەری بادینان هەمووی دەنگی خۆش ئەڤە ڕاستیەکە تو نەشیڤە شیری ئەوەیە باوەڕ بەخۆ بوون دەستخۆ لە دوا چەپڵەو بۆ لێنە ئەنگاو لێ سەپۆرتێکی باش برای من عەزیز یاسر چۆنی گەلێک باشیم سپاس بتە بەستە بۆش یاسر تەمەنە چۆن هەفدە ئامادەی ئەمڕۆ گۆرانەکەت وت چۆن بوو وڵا گەلێک بۆش بوو و تۆنژیت خۆش بوون و مامۆستا ئاریوزژی گەلێک بۆش بوو گەلپیانە ناوڵە جۆرەدی قۆنەخۆیەکە هەبوو بەس بگۆێنە وا هەستمان کرد تۆزێ خێرا و شەکانتەوت بەس بۆی زوو تەواو بێت دۆزی خلاص بوو بچین بمڤینم ساعتێکی بتنێت نوستین دوێنە شەوکەی نووسی ئەمڕۆکەی هەستای خودی ئەز و ئەگەر هەرێکمە ساعتێکێت نوستینەمە بەس ساعتێک تۆ شتی واگەی خودێ ما گەلت تاخف نادێ لاز بمبم بۆم باسکەکە چیتە ماڵەوە پێوتن چی خۆدی گوتە من چ لێوەت و میژی گوتە هەموو خۆ بگەن حتا ڕۆژ تێدا بەس پۆشمت پش ڕۆز بین هەندرێن تا چەند باوەڕت بەخۆ هەیە کە تۆ ئەو کەسە بیت کە دەرەچی بە خۆران منەولی باریۆ خۆدەی ئێوە دیم باریەکەەوە مازنە بخۆی ینی گەڵک
بس كشيتو أو ستريس أو قلقية لو أنا أولدت يقوى أبى إيشي لسكتي من كوري خونك يا باندي كور بوري خونك يا ابو يعني قال كوميدياس يستص نرقص نجبرت يا الركام ضواتنا كيف تنوت ضوات هميت لينا يا رهدو أمان بويا صداد نايب جهبنا سبئي واري المالبابي أمبو تدين هەڵگرت شێوازی پرۆڤەکانە چۆن بۆ ئەم ماوەیە خودی زۆر باش بوو سترانی دایەمە گەلێکە باش بوو و ما باش یۆژبەر کردی و باشان پرۆڤاتکەین بجای ڤیا خودێ هەمیشە سەرکەوتوو بێ پەیوەندی چۆن بوو لەگەڵ ڕەفیقەکانت ئەم ماوەیە کاتێ پرۆڤەتانە وەڵا باش بوو هەمووتان برادەرێت منە پێک بە قسە لەگەڵێک دەگەین و پرۆڤە دەکەین كتما خالبيني دكشينم جاروجيني للسري من بهاتي شيروكا مموزيني نابينم از نابينم بشياق و نابينم نابينم از نابينم بشياق و نابينم جبو عشق و البینه از بو تهارو دینه مامۆستا ئاریۆس ڕاستیژی گەلێک زەحمەت بمەڤەکێشا و ئایدی دەنگی مە تاقی کردو ئەو ڕاستیش دەستخۆشی لێت کە مامۆستاکی بەڕێزە هەر ساغ أنا والله متوبناي همو جروبا كود اسمه خۆدێ ئەس برایوانە بچیکم بێجا عندك بلب اللي هندك أنا من بجماعة ما قورين يعني بلي وانا ما بتشجورين ماما ساريوس راضي بو راضي دی پجینم لو زندا دو ببینم به جنوباله گوون ترستا حورو بریا ممنده و شیواله اوسترین تو ایوا گشی شقواری گرتش دلاله ترنابم جديد ناتا اي مكوي جدان خالي دي باجينا دست مالال دست دي باجينا خملة طرة وشوقو بندي يبكي رسول وندنا دي باجينا دی پاجینا دست مالال دستی پاجینا خملات رو شاگو بنده یاب که رسول وندینا ئەمڕۆ چۆت خۆن ئامادە کردووە وڵای زۆر باشە بەس تەوزێکماندی بوون لە ڕێگاوە و من لەگەڵ پرۆڤە توزێک ینی لەگەڵ تەباقە باش نەبووم چونکە لە ڕێگاوە زۆر تەعبیم وڵا چۆن خۆت ئامادە کرد لە ماڵەوە ماوەیە خودی ماجی پروفت خواهد کرین جارا گویی. بجاست نظام که با سرکفتن دبیراکی بیتن و از حس کم با حوالم بترش من راستی چون که هم هر یعنی که دنگ ما باش نش خرابه که هم رابین بجیم تیمه نخوشه دز بی پروگرامی در کمین خلاص هم ده هر شده خود کین و پروگرامه که با یکی بتنید که بیتن با گلک مروبانا که بیتن. سەرکەوتوو مامۆستا ئالیۆس خۆت چۆنی لەگەڵ تەعاملە لەگەڵ مرتاح من لەگەڵیان ڕەنگ بێ لەوانەیە یەک دوان دیکەن تێمە شەرم بکەن تۆن بوو نەکەن بەڵامی تراوەش ئەمێنێتەوە سەرەوەی کە منافەسەکە بەقوەتە ئەوێ شەرم نەکەن گرنگترین پۆینت لێرەوەی کە شەرم نەکەیت
تۆ ئەتوانی لە ماڵەوە باشتر پرۆڤە بکەیت تۆ تۆنی لە بۆ هەمووتان باشترە ئەوەی کە کاگاریۆس کە دایناوە هەستەکەم مامۆستا ئارۆزم تۆنی بۆ دانەوەن چکە بۆ ئەوە مرتاحترن دەنگتان باشتر دەرەکەوێت ئەدا جوانترەوانیە مامۆسا ینی ئەو تۆنە بە هەستەکەم بۆ ئێوە باشترە حتممە ئەگە ئەوش پێی باش نەبێ ئەوەتان بۆ دانانێ بەڵام بە قەناعەتی من و بە قەناعەتی ئەویش هەستەکەم ئەوە زۆر باشە. هەستە کەستێکی خۆشە لەبەرەوەی هەمویان لە جێیەکە ئیژەکەین جێوی خۆمان جێوی هوەریە جێوی پرۆڤەکردن و گۆرانی وتنە تریوای سەرکەوتنیان بۆ خوازم. ئەو گۆرانی کە هەڵبژاردووە تۆ مامۆستا هەڵکەڵ بێکەوە هەڵتان بژاردووە چۆن بۆ ئەو گۆرانیەتان هەڵبژار؟ با بڵێن زیاتر لە 23 بەشداربوو لە لای من بوون. ئەو 23م پۆلێنێکمان کردوام زانین تۆنەکان چۆن چۆنی تەبەقەکان چییە و ئەتوان چ کۆپلەیەک بەرزی و نزمیەکە بڵێن. بۆ من لە گۆرانێکە ڕێنجەکەی تا چەنە ئەگەر لە سۆڵ دەست پێکات تا چوە ڕات اینجا لەسەر ئەم ئەساسە بۆ ئەوانمانداناوە ئەنجە بە با بڵێن ڕایشکاری مامۆساڵ کەوت کە پێم ئەمەیان باشەویش زۆر پێی باش بوو ئەم گۆرانی بۆ ئەوان باشە. پرۆگرامەکانمان لە دوێنێ ئەمە پرۆڤە دەکەین لەگەڵ برادرانی مۆسیقی و لەگەڵ ئەو بەشداربوانەی هەموو شارەکانی کوردستان خۆشبەختانە بە یەک تیم بە یەک خێزان بە شێوەیەکی زۆر تۆکمە و جوان ئیشەکانمان ڕادەپەڕێنین هیوادارین بتوانین ئەو پەیامەی کە پێمانە بە جوانی بیگەینین لە بۆ بینەران و پرۆگرامێکی سەرکەوتو دەرچێت. گروپەکەت ناوی چییە؟ تو خەون بووی. تو خەون بووی؟ بەڵێ کی خەونە؟ سترانی مامۆستا تەحسین تاهەیە گۆرانیەکە خۆشە گەلک ئەمژی ئیشەڵڵا خەونە ئەس بخۆ خەونم ئەس دەست کەسێ ناکەم. ئەو گروپی ئێمەشی ماشەڵە هەمووان دەنگیان زۆر زۆر خۆشە دەمێنیت لەسەرەوەی شانسێکە کی دەردەچیت کی دەمێنیت ئەوە شانسە. پرۆڤەکان چۆن بەڕێوە دەچێت؟ زۆر زۆر باش بەڕێوە دەچێت بەڕاستی و بە جهودی هەموو موزیشە جوانانی کە دانیشتون جهودێکی زۆریان سەرکردن و توانین بەرنامەکە زۆر زۆر بەڕێک پێچی بەڕێوە بەرین ئینشاءڵڵا لە داهاتوودا دەیبینین کە چۆن شتێکی جوان و شتێکی وا بکەین کە بەدڵی بینەر و خەڵکی کوردستان بێت. ئەمڕۆ لەگەڵ چەند گروپ پرۆڤەتان کردو مامۆستا؟ ئەمڕۆ گروپی دهۆک و سلێمانی بەڕاستی
ئینشاءڵڵا گروپی سێمیشی هەولێر دەبێ پرۆڤەلەیش دەکەن بەڵام ئێستا حالیان لەگەڵ دهۆک و سلێمانی ئەم شەو پرۆڤە دەکەین. بەمادی بوون و حەول و قووەتی مامۆستا سەید ئەحمەد لەخوای بە زیاد بێ ئێستا مادەکان هەموو خاوێن کرایتەوە و زۆر بە جوانی بەڕێوت. بەشداربووەکانی ینی ئێستا زۆر باش ئامادەن بۆ ئەوەی گۆرانی بڵێن. زۆریش باش ئامادەن بەڵێ هەندێکیان باشن و هەندێکیان خودی سپاس بۆ خودی و پاریکاریە شیانت برادرت مەیت موزیسیان هەمیە هەرسا مامۆستا سەید ئەحمەدی شکلێکی گەلێکی باشێ پڕێڤەتچن وەکی جماعتی ئاماژە پێدای بەرین و کەمە جماعت دهۆکێویێت هەروسایت سلێمانی و گەرمیان مە پرۆڤێت وایت خلاصکینی شڵاوکە پرۆگرامەتوانە دێ. سپاس بۆ ژیلا ئێستا ژیلە چاوەڕێیەکەم ئەوە گروپەکەمان بۆ نێرێت. تو خون بوی همی گوایم بل من بردارون که چوای تو خون بوی همی گوایم بل من بردارون که چوای که داگیری کتن آبا تو بوی بکنه زوا که داگیری کتن آبا تو بوی بکنه زوا شوی کاو خوان پریا شوی کاو خوان هیوا شوی کاو خوان پریا شوی تک تک دلی گوت من تو دوی دسلام سروان کلا تک تک دلی گوت من تو دوی دسلام سروان کلا خونا من بونه یا هوا من فال ذكر قدر هوا خونا من بونه یا هوا من فال ذكر قدر هوا استشيار بوم قروش شابا ونتوبوي بيك نوازابا استشيار بوم قروش شابا ونتوبوي بيك نوازابا هەمویان بەگشتی باش بوون دیارە من لە لای خۆم ئەوەی یادداشتم کردووە هەمویان باش بوون یەکیان کە لە هەمویانم پێ باشتر بوو کەسی دووهەم بوو کە بەداخەوە لێرە تۆنی خاریج کرد لە جێیەکی نان بە دەنگی خۆی سەرکەوت بە قۆناغی سێ پیرۆزە پیرۆزە بايلي أكل ولا؟ ئەگەر مامۆستا عەبدولقەهار کارتی سەوزی خۆی بەکار بێنێت ئەوە ئازادە والله بس مشكلة هميجي أو كسنوات أسحجت هميجي بخدي بس هميجي ناس كمش إيك شيء كزيرك ترى بس يا صو برنامجي بوسا دفيت إقدر كبت أس شافت حمامات شيء كم إيك كاو قد ما فرهاد بخير بيتو جالك سبوس تو سركوتي بو قناعي دهاتو بله فيروزة دسخ والله يعني فيروزة لا سر نكفت مني سر نكفت سر نكفت نخير فيروز بي دستان خوش بي بخير بينوا هستو شلون كسر كوتي والله هسم خوش بلام برك چی پیاله ماندود يعني نه ماندی بون فرقی نیه بلام بابادین یعنی بیشم دل من بچه جماعتی و چونکو اف گروپ ایکشوان گروپ و دنگیت نمونه تیدو هبون بس خواهد چپ که نوه اکوشید بیشن
ایک و دو نبیجا اوجی بورس قیمن و که عدنانی دست خوشی ویجید کیم سرکفتی بود. خود باش الحمدلله بس وکی که فرهادی برای جی گوتی یعنی دلی ما دیف حوالت من به همی ایک شی که چیتر بو گلک باش سر بون بس پا چت بجنه وکی بجن اودی هر کسی که آن دو ده حل بجیرن جان نصیبه ما بو داخل سرکردن با حوالت خوشت خازم و روسا با فرهاد برای خوشی. همیشه سرکوتو بین. برای خطایی که کلوانی که سر نکاتی با خانه عقیده هاتو پیلانی تو چی دبید؟ نموضوع. من هر بردهم سرونار يعني او ام برنامج بس خبرك لو همو جنجك شيء دبيت هنرمند دبي هر برو بيج وبرود او برنامج هر دهبي توا. تو بی رگات کراوه بی شانسی که زور باش تبی بوی بتوانی کاری باش بکی. تو پیمونه چی یکی ام جاره کد سر نکوتی با خانه عقیده هاتو. خود برینو که اجی من سر کارت خوششورد کردنو اونو که اید سر کارت خوششورد کم و متبیتم تشتاقی بره بیجم متبیت بیج موان کسان اوید کد هیویامت ویا هیویام بگیتن یعنی که از گمه هیویا خو از بره نشم گمه هیویا خو بس شالا ده گمه هیویا خو داخل سر کفنه باید برایت خود کم. والله هر بردوام وطبعا جي همي قوة سر كافتنينا اكيد هر كاتنو هاي هیویا خودشی جا خودش چلیه توی بعد انسان اگر نکبد نار را به دست خاشی الوقت که هر دو برات منت عزیز من عزیزم برای من بروان و فرهاد و دیار راستی جامعه را تقصیر دنگی آندانی نه دست خاشی الوقت که داخل سر کفتنی گروپا کد نوید چه؟ نارینه هی نارین گورانی نارینه بله گورانی نارینه هی خودی راستی مهمی ها پروفت باشد کرین و دنگ جماعت جی خراکات خوشن ماشالله و هیویا سرکفتنه و خوب و همیات خواست تو پلانت چیه گرسر نکاتی با قناع عقیده هاتو؟ والله یک سر سترانه چید یک سر دسترانه چید من سر نکوتم هر کاری جوان دکم بشتی پروگرامو منیش لگل او گورانی چید ئەوەی کە زۆرترین دەنگی هێناوەتەوە لێرە کاک هەڵگر والله هستم زور خوشه و ناخوشه بیچک ناخوشه او لا هاوری من راستی زور من حس کرد که اوجی لگل مسر کردم چونکی راستی دنگت همیات خوشن يعني همش هم شاجي سركفتن هنا وش هاجي عندنا يعني سركفتنا دست خوب ببینن اكيد هستكي ناخوشه بس سر هندي روجي از پیروز بايل که هلگرید کم شیای سرکویتن و داخل سرکفتن بو اوید مای همیاد
پلانی تۆ چی ئەم جارە چی ئەەکەیت؟ والله بەردەوامی دەماڕێکۆ خۆ هوەری و ئینشاڵۆ دێ کۆرێت جۆنکەم بوو داهاتۆی هەمیشە سەرکەوتی بەڕێگات کراوە بێ کاروان والله براسوش سەر نەکەوتی بۆ قۆناغی داهاتۆ بەڵام پلانی کاروان ئەم جارە چی دەبێت؟ ئینشاءالله هەم بەردەوام دەبم بەردەوام دەم لە کاری هوەر ئینشاءالله هەستم خۆشە و ناخۆشەژی خۆشەکە هاوڕێکم سەرکەوت و ناخۆشەژی کە من ماوم وار بەردەوام دەبم گروپەکەتان ناوی چییە؟ ناوێوی بسێکی تەزراون ئەم گۆرانیتان ئامادەیە بەڵێ. چش کەسن پێکەوە بەڵێ زۆر باشە چۆن خۆتان ئامادە کردو پێکەوە وەڵا گەلک باش ماشەڵڵا هەمیژی دەنگ خۆشن و هەمیژی بەڕێزن و مامۆستاری و سیبڕاستیژی گەلک ماندی بوون پمەڤە بر و ستافی مۆزیکێژیک و گەلک ماندی بوون پمەڤە پرۆڤە پمەکردن و دەنگیتمە باشکردن و ئینشاڵڵا پشێن تشتێکی جان پێشکەشکەین هەر کەسێکی لە هەژی بیت تاکیدم ئەو دێ سەرکەویت و سەرکەفنەوە منەش بسكت تزرافه وكريحانا ضغضابه هاي 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 ريكي تفخنابن جيان بري قلابه هاي 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 كزين زربهينا جيان چندي بلابه اسمرام جياني چابرشام جياني كزين زربهينا جيان چندي بلابه اسمرام جياني چابرشام جياني نيات شيرينة بريل علو نارين اوي 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 برو هيوا اكشبي يبود دان زيرين اوي 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 اوا جوان گرینه جبر خمنا بجیانه اسمرا من جانه جابرشا من جانه اوا جوان گرینه جبر خمنا بجیانه اسمرا من جانه جابرشا من جانه دستاری باده باده جیان راوستینه اوی 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 رزمک ابن رزم گل بخوینشین بینه اوی 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 داشتیم بین گل و ریحان جبو خملا دجیانه اسمرام جیانه چاورشام جیانه ئەوەی کە براوەیە هەر هەمووتان پێم خۆشە پیرۆزبایی لێ بکەن کاک وەلید براوەیە
راستی چه بیجم تا کیف خوشم آن خمگینمش بر حوالت من دی من هیلن و چن راستی جی همی شمن هنرمندترن همی جی دنگ خوشن و که از درباز بیم با قناخاسی انشالله دی تشتی جان پیش کش کم و دست خوشی جیلوانت کم هر دیس از گله که عاجزم بانا جی بس بجا و قرار لجنه والله هستم هر خوشه و هر عادیه و هر هاره کم سر که پشتوانی ابدا کن حتی انشالله دقیقه پلید برسترش هجیه راست پلان من دیف شانو توانه من اگر هندی من توانه بن از دیف دنگی خو قوات خو از خدمت هنرا کردیف کن والله هر بردام دم والله بگو من نشته که نخوشه بلام امیت لیره بمان بلم سرتا پیروز باید که کلی دکم بگو من هوادارم و هاورانش که لگل من مالای من پروگرام که کرد بردوام بی امی بلم لیره و بردوام بم اما ازمونه که زور باشه بیم همان هوادارم سرکتو هستی چه خوشه که یعنی اسات ما وی برنامه و بمن وک ازمونه که بو و ایشالا بردوام پیروز با یا کاکوالی دیجیت کم ایشالا قناقت مایج دی پیش بچیتون حتی اوایلو و دست خوش بواجی استفاده گروپ ما دیف حجینه استرامان دیف حجینه بله چون خاطر آماده کرد لگل هاورگان خودی پاواش خراب نینا علاوه هست چون بلوی سر استیج خودی هستی من راستی چکی بزحمته گوتنا استرانی پیشیا وان ما مستای مازن بس دیگه لا خوش بتیش دنگت خوشه دلته گله خوش گلت باشه واسیش بیشم باشه تو جاوی همین آماست كارتك معك كارت ديال بليد هلا جي خو محمد صابون جاوي آماست
کارتێکی سەوز لای مامۆستا نوکە محەممەد مات بەرنامەی دەمانەوە کارتێ ئەم پێشکەش یوسفی دکەن محەممەد و گەڵێک سپاس مامۆستا کاک یوسف باش بتخۆناغا دیلگەل محەممەد بەخێر بێنەوە زۆر سپاس ساوێ سەرکەوتی ناوەڵڵا تۆ ناوەڵە تۆ سەر نەکەوتی سپاس بۆ ئێوە تاوای سەرکەوتن بۆ هەمووان دەخوازم ئەوە شانسە دیارە خودێ نەگیرە قسمەت پس من گریە من هوەر هەمیشە کراوەیە ژیان بەردەوامە دەتوانی جیا لەم پرۆگرامە بەردەوام بی وایە کارەکانت بەردەوام بکەیت دەزانم بەس ئەمە کۆتایی ڕێگاکە نییە هیچ نام نەشێن بڵێ ماما حەزەکەم هەمووان سەر بکەم کێبڕکێکە بەم شێوەیە هەر دەبێت لە هاوڕێکانت هەندێک سەر بکەوێت و هەندێکیان سەر نەکەوێت خۆی ستایلی پرۆگرامەکە وایە زۆر سپاس داوای سەرکەوتن بڵێ تۆ سەرکەوتی بەڵێ پیرۆزت بێ بەڵێ ساڵی سوپاس خدای ئەستی من گەڵێکی خۆشە بەس بۆ مڤستێکی بێژم کۆکی هەندێک دەنگی و ڕاستدەنگی و گەڵێکی خۆشە بەس بۆ ئەڤروکە ئەڤش دهێ وەرە ئیناسۆخە کە من باوەری پێ هەبی ئاوازۆ بکە یەکێ خودێ برا هەستێکی زۆر جوانە من بخوا من باوەری بخوا گەلێک هەبی و چاوێ هەمی ئاماجتکم بەس گەڵە کەیفۆمۆت و هەواڵێکی من دەست خۆ بەینەوە و ئەواڵە منێ دی عەزیز چاوێ هەر دگۆمۆچی کەم یەکێشی لە زێ هەمۆی من هەمۆچ بوومە بەرە گەڵە کەیفۆمۆت سپۆس بووەوە و سپۆس بۆ کوردستان سپاس دەست خۆش بێ تۆ سەرکەوتی بۆ قۆناغیدان وڵا سەر نەکەتم بۆ قۆناغیدا هەستت چۆنە سپرایزێکم پێمدا کلیپێکی بووم چێکەن فلۆن ئەس هەرێ بەردەوام بم و دە هەر کارت ماستر کەم ئیشەڵڵا و بەرنامە هێشتا هەبنج دە هێشتا بەشدار بین یعنی ئەوە نە دوو ماهیکێک بووە بەشنی دەست پێکێک بوو